كيف هەی تەخەڕوجت پیرۆز بێ هەرچەند شادەت ناوێ تەخەڕوجت پیرۆز بێ هەرچەند شادەت ناوێ جوانیەکەت شادەیە نەمۆر نەیمزاد ناوێ هەرکەس دەلە بەیتۆ بێ بەخوا دەرچوونی ناوێ وەڵام ماخر هیچ کەسێ دووری لە چاوت ناوێ وەڵام ماخر هیچ کەسێ دووری لە چاوت ناوێ تەخەڕوجەکە یارم وا ئەبێ بە مامۆستا هەرچەند تاعینیش نەبێ مەگەر بە فێڵ وازدا کاتێ هاتوو دەرکەوت گوڵ لەبەر پێی ڕاوەستا کاتێ هاتوو دەرکەوت بیری وەک مناڵ هەستا کاتێ هاتوو دەرکەوت بیری وەک مناڵ هەستا ئەی پیرۆزە گوڵم دەرچووی وا هەنگی دەرچووندا پیرۆزە گوڵم دەرچووی وا هەنگی دەرچووندا ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە هەر وەکو ڕۆژی بوونتا ئاوا جوان خۆت گۆڕیوە ئاوا جوان خۆت گۆڕیوە وەک ڕۆژی شا جوان بوونتا گوڵت بۆ دێ بە دیاری کەی گوڵ شایستەی بوونتا گوڵت بۆ دێ بە دیاری کەی گوڵ شایستەی بوونتا یارم دەبێ بە دکتۆر ئەم ساڵ لە زانکۆ دەرچووە یارم دەبێ بە دکتۆر ئەم ساڵ لە زانکۆ دەرچووە ئەوەی جارێ نەیبینێ تەمەنی بە فیڕۆچووە وەک من ماڵوێران دەبێ وەک من ماڵوێران دەبێ چون ئەو یارەی لە دەرچووە وەک من دەربەدەر دەبێ چون دەرمانی لە دەرچووە وەک من دەربەدەر دەبێ چون دەرمانی لە دەرچووە ئەی یارم دەرچووە لە زانکۆ ئەبێ بۆ موهەندیسە یارم نەچووە لە زانکۆ ئەبێ بۆ موهەندیسە کڵاوێ لەسەر ئەکا لەگەڵ کا بۆ قەمیسە جوانی باڵای هێن بەرزە جوانترە لە ئەلیسە ئەڵێ شوو بە تۆ ناکەم چون زۆر دڵم زێت پیسە ئەڵێ شوو بە تۆ ناکەم چونکە دڵم زۆر پیسە It